هەروەک هاوکارمان بڕیار ژاماژەی پێدا کە ئەمڕۆ ڕۆژی ژیانی پارێزرانە، بەڵام پارێزران یاخود بەشێک لە پارێزران لە هەولێر بە هۆکاری ئەو پێشێرکاریانی بەرامبەر بە سنووری هەولێر و هێرشە درۆنیانی بوونیان هەیە مانگرتن دەکەن. جا بە دیاریکراوی باس لە ڕۆژی جیهانی پارێزران دەکەین، گرنگی ئەم ڕۆژە و ناوەڕۆکی ئەم ڕۆژە و بە شێوەیەکی گشتی ئەرک و مافی پارێزران لە کۆمەڵگەدا تا چەندە هۆکار بووە بۆ کەمکردنەوەی تاوانەکان و ڕۆڵی پارێزرانیش لە ناساندنی ئەو کەیسانی کە تایبەتە بە ڕۆڵی کورد، تایبەتە بە با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری هەبێت لەسەر بەرەو پێشبردننی دۆزەکانی کورد، تا ئێستا ڕۆڵی پارێزەران لەم ڕوەوە چۆن بوو و چۆن ئەم هەنگاوە دەنێن بۆ خزمەتکردنی پرسە نیشتیمانیەکان. تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری ئارامگەردی و تەبێژی سەندیکای پارێزەران. کاگارام بەیانیت باش بێ، سڵاو لە بەڕێستان. سەرەتا ڕۆژ گیانی پارێزران لە بەڕێستان و لە تەواوی پارێزەرانی هەرێمی کوردستان و جیهان پیرۆز دەکەین. سەرەتا لە دیاریکردنی ئەم ڕۆژەوە دەمەوێت پرسیارەکە ئاراستە بکەم بە شێوەیەکی گشتی دیاریکردنی ڕۆژێک بۆ ڕۆژی پارێزران یاخود بۆ پارێزەران چ مەهامێکی هەیە و گرنگی ئەم ڕۆژە لە چیدا دەبینەوە؟ بەیانتان باش، بەیانی بینەرانی کورسات نیوز باش، سڵاوتان لێبێ. دیارە بۆ ڕاستکردنەوە ئەمڕۆ ڕۆژی جیهانی پارێزەرانی ئەمڕۆ ڕۆژی پارێزەرانی کوردستانە، بۆنەکە تایبەتە بە پارێزەرانی کوردستان. بۆ یادکردنەوەی ئەو ڕۆژە لە با بڵێن لە ساڵی 1993 دوای ئەوەی ئیدارەی حکوومەتی ئەو کاتی عێراق ئیدارەکانی خۆی سەحب کردەوە بۆ بەغدا وە سەندیکای پارێزەرانی عێراق تەنیا سەندیکا بوو لە عێراق، بڕیارەکانی مرکزی بوو ئەو کاتە کورد وەکو پارێزەرانیش وەکو کورد و هەستکردن بە بابەتی نەتەوەیی وەکو ئەوەی کە بیانەوێت سربەخۆ بن. کۆمەڵێک پارێزەر لە نێویاندا بەڕێز بەختیار حەیدەر سەرۆکی ئێستایی سەندیکای پارێزەرانی کوردستان و کۆمەڵێک پارێزەری بەڕێزی ترەوانەی کە بەشێکیان لە ژیاندا نەماون سڵاو و ڕێز و درود بۆ گیانی پاچیان دەنێرین. ئەوانە بڕیاریاندا کە دەستەیەکی کاتی بۆ سەندیکای پارێزەرانی کوردستان دابنێن و بڕیاری پەرلەمانی کوردستانیان پێ وەرگرت لەو بارەوە. بۆیە ڕۆژی 3 لە هەموو ساڵێکدا پارێزەرانی کوردستان ئەوانەی ئەندامی سەندیکای پارێزەرانی کوردستان تەنانەت ئەوانەی کە ئەندامی سەندیکای پارێزەرانی عێراقیشن شانازی دەکەن بە پارێزەرانی کوردستان و بە سەندیکای پارێزەرانی کوردستان، ئەو ڕۆژە یاد دەکرێتەوە چ بە ئەنجامدانی کۆمەڵێک ئاهەنگ و پێشوازیکردن لە میوانن، دابشکردنی شیرنەمەنی و دابشکردنی دیاری، هەروەها ئەنجامدانی کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر لە گشت لق و ژوورەکانی پارێزەران. دیارە 4 لقمان هێمە لە 4 پارێزگای کوردستان لە هەولێر، لە سلێمانی، لە دهۆک، لە کەرکووک. جگەلەوە نزیکەی 36 ژووری پارێزەرانمان هەیە لە گشت قەزا و ناحیەکانی کوردستان کە ئەوانە ڕۆژانە خزمەتی پارێزەران دەکەن، سنووری چالاکی کارکردنی پارێزەران دیاری دەکەن، بە تەنگ کێشە و تەنگ و چەڵەمەکانی پارێزەرانەوە دێن، هەماهەنگی و هاوکاری لەگەڵ دەسەڵاتەکانی جێبەجێکردن و یاسادانان و دادوەری چ سەندیکای پارێزەرانی کوردستان چ وەکو دەسەڵاتەکانی جێبەجێکردن لە سنوورەکانی قەزا و ناحیە و شارەکان، لقەکان و ژوورەکان کاری خۆیان ئەنجام دەدەن. بەڵام بەهۆی ئەو بارودۆخۆی کە ئێستا کوردستان پێدا تێپەڕ دەبێ، نەک تەنیا بەشێک لە پارێزەرانەوە بڕیاری سەندیکای پارێزەرانی کوردستانە کە بۆ گشت ژوور و لقەکان گشتاندنی بۆ کراوە، بەهۆی ئەو بارودۆخی کە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی پێی تێپەڕ دەبێت، چ لەو بارودۆخە خراپەی ئابووری بە تایبەتی فەرمانبەران و وەرنەگرتنی موچە و کە ئێمە پێمان وایە و سەندیکای پارێزەرانی کوردستان بەرپرسیارەتی دەکەوێتە ئەستۆی حکوومەتی عێراقی کە ستەمی لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کردووە، هەروەها ئەو هێرشە ناڕەوا و دەستدرێژیانەی کە بەسەر وەکو لە بەیاننامەکەشماندا هاتووە بەسەر فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان، نەک فڕۆکەخانەی هەولێر بە تایبەتی، هەروەها بەسەر بارەگاکانی پێشمەرگە و ئەو دەستدرێژی و ئەو درۆنانەی کە دەکرێت، ئێمە وەکو هاوخەمی وەکو هاوبەشی لەو بابەتە گشت چالاکیەکانمان ڕاگرت بۆ یادکردنەوەی ئەو یادە پیرۆزەی ڕۆژی پارێزەران. لێرەوە دەمەوێ پیرۆزبایی لە گشت پارێزەرانی کوردستان بکەم بە بۆنەی ئەو ڕۆژە کە پارێزەرانی کوردستان توێژێکی گرنگ و کارا و هەستیاری نێو کۆمەلگای
کوردستانین ڕۆڵی کاریگەریان هەیە لە جێبەجێکردنی یاسا، لە سەروەربوونی یاسا، لە پایدارکردنی دادپەروەری کۆمەڵایەتی و کۆمەڵێک کایتر. کاک ئارام ئێوە وەکو پارێزەرانی کوردستان کە ئەرتان پاراستن و پارێزگاریکردنە لە مافی هەموو تاکێکیەم کۆمەڵگایە، ئێمە لەم ڕۆژەدا پرسیاری ئەوتانە دەکەین ئێوە وەکو پارێزە تا چەندێک مافەکانتان پارێزراوە لە هەرێمی کوردستاندا؟ بڵێ خاتون بە شێوەیەکی گشتی پارێزەران خۆیان دەبنە بریکاری خەڵکانی تر و هاوڵاتیان و بریکارنامەیان لێ وەردەگرن بۆی بەرگری لە مافەکانی بکەن، سزایەوەی پارێزەران بتوانن پارێزگاری لە مافەکانی خۆیان بکەن ڕۆژانە لەبەرەوەی بەریەکەوتن لەگەڵ دەسەڵاتەکانی دادوەری، دەسەڵاتی جێبەجێکردن، هەروەها هەمانجیکردن لەگەڵ دەسەڵاتی یاسادانان هەیە، ڕۆژانە ئەو بەریەکەوتنانە دەبێتەوە ئەویان یەکجار کێشە و گیر و گرفت دروست ببن. بە شێوەیە گشتی پارێزەران خۆیان بەپێ ئەو یاسا و مادە و بڕگە یاسایانەی کە لە کوردستان بەرکارن کار دەکەن، جێبەجێکردنی و مادانە لە ئەرک و لە ئەستۆی ئەواندایە تا بتوانن ئەوان لە ڕێگای گفت و گۆ و با بڵێن شێوازی ئاشتیانە و بە قسەکردن و ڕۆژانە بە پەیوەندی بەستان لەگەڵ گشتدام و دەستگا فەرمیەکان و نافەرمیەکان و کەرتی تایبەت و دەسەڵاتەکانی جێبەجێکردن کارەکانی خۆیان ڕایی دەکەن. ئەگەر هەر کێشەوگری و گرفتێکیش لە دەسەڵاتی ئەوان نەبێ، دوو ڕێگامان هەیە: چ پارێزەرەکە پەنا بۆ سندیکای پارێزەرانی کوردستان دێنێ بە حکمیەوەی موەسسەیەکی یاساییە و سەرچاوی باوەڕپێکراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە پێی یاسا دامەزراوە، ئەوە هەوڵ دەدرێت لە ڕێگای سندیکاوە یاسا با بڵێن ئەو کێشە و گیر و گرفتانە جێبەجێ بکرێت، چ لە ڕێگەی پەنابردن بۆ دادگاکانی هەرێمی کوردستان بۆ ئەوی ئەو کێشە و گرفتانەی کە هەیە یان ئەو داوانەی هەیە یان ئەو دۆسیانەی هەیە کە یەکلا بکرێتەوە، چ پارێزەرەکە بۆ مافەکانی خۆی و چ بۆ بریکاردارەکان کە بە شێوەیەکی گشتی پارێزەران بە شێوەیەکی گشتی کار بۆ بریکاردارەکانیان دەکەن بەو پەڕی جدیەت و دڵسۆزیەوە کارەکان ئەنجام. بەڵێ کاگارام، دیارترین ئەو کێشەوگیر و گرفتانی کە پارێزران ڕوبەڕوویان دەبێتەوە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ ئایا لەلایەن هاوڵاتیانەوە کێشەوگیر و گرفتیان بۆ دروست دەبێت یاخود لایەنە پەیوەندیدارەکانەوە؟ بە شێوەیەکی گشتی لەلایەن هاوڵاتیانەوە کێشەیان بۆ دروست نابێت، ئیلاگەر کێشەکان تەنیا خۆی لەوە ببینێتەوە لەو گرێبەستەی کە لە نێوان پارێزەرەکە و بریکاردارەکەی کە هاوڵاتیە ئەنجام دەدرێت. هەندێک جار کێشە لە جێبەجێکردنی ئەنجامدان و جێبەجێکردنی گرێبەستەکە دەکرێت، ئەویش بە شێوەیەکی ئاشتیانە چ لە سندیکای پارێزەرانی کوردستانیان لە نێوان پارێزەرەکە و هاوڵاتیەکە خۆی یاخود دادگا دەبێتە وەکو دەڵێ ناوبژیوان بۆ بڕیاردانی یەکلاکەرەوە لە نێوان هاوڵاتێکە و پارێزەرەکە. ئەوە حاڵەتێکی دەگمەنە، دەتوانین بڵێن ینی ئەگەر وەکو دەڵێ دەگمەنیش نەبێ زۆر کەم ڕوودەدا. ئەوەی هەیە پارێزەران ئەوەش نەبووتە دیاردە، جاری وایە کێشەکانیان لەگەڵ فەرمانبەرانی نێوان دەستگاکان هەیە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەش دیاردە نییە، حاڵەتە بەهۆی ئەو بەریەکەوتنەی ڕۆژانە کە پارێزەران لە فەرمانگەکانی حکوومەت بۆ پارێزگاریکردن لە مافی بریکاردارەکانی خۆیان بەهۆی ئەو لێک تێنەگەیشتنە یان هەندێک جار نەزانینی ئەو یاسا و ڕێنمایانەی کە بەرکارن بە شێوەیەکی گشتی چکە پارێزەران ڕۆژانە ئەبدەیتی یاساکانیان هەیە، ڕۆژانە لەگەڵ گشت فەرمانگە جیاوازەکان کار دەکەن، زانیاری زیاتریان هەیە لە فەرمانبەرەکان، هەندێک جار بەهۆی نەزانینی زانیاری کە ئەمەش پێم وایە و دووبارەی دەکەمەوە حاڵەتە دیاردە نییە، بە شێوەیەکی گشتی هەماهەنگێکی زۆر باش لە نێوان پارێزەران و فەرمانبەران و دەوە با بڵێن فەرمانگەکانی حکوومەت هەیە. بەڵێ کاک ئارام، ئێوەکو پارێزەران تا چەندێک ڕێگەتان پێدراوە کە دەست بۆ هەموو پرسە گرنگ و کەیسە گرنگەکانی هەرێمی کوردستان بەرەم تایبەتەوەی کە پێوەستە یاخود پەیوەندیدارە بە سەروەربوونی خاکی هەرێمی کوردستانەوە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی پارێزەران ڕۆڵی کاریگەر و کارایان هەیە هەر لە شۆڕشەکانی ڕابردووی هەرێمی کوردستان، شۆڕشەکانی کورد کە پارێزەران ئەوانەی دەرچووی یاسا بوون کاریگەریان هەبووە لە دروستکردنی دادگاکانی شۆڕش، لە بەڕێوەبردن و دەسەڵاتەکانی بەرەی کوردستانی دواتر بگەڕێنەوە سەر دامەزراندنی حکوومەتی هەرێم و یەکەم پەرلەمانی کوردستان کە زۆربەی بەشێکی زۆری پارێزەران ئەندامی پەرلەمانی کوردستان بوون، ڕۆڵیان هەبووە لە وەکو دەڵێ دانانی ئەو یاسایە گرنگانەی کە
تا ئەم ڕۆژ کاران و کاریان هەیە و ڕۆژانەش سندیکای پارێزەرانی کوردستان پارێزەران بە شێوەیەکی گشتی بە گشت دەسەڵاتەکانی ڕاوێژکار و کارا و ڕاهێنراوەوە سوود لە تواناکانیان وەردەگیرێ ئەو داوایانەی لە دادگای فیدراڵ و گشت دادگاکانی ئیداری عێراق و دادگاکانی کوردستان پارێزەران ڕۆلی کاریگەریان هەیە پەیوەندێکی تایبەتیان هەیە بەشێک لە پارێزەران گرێبەستیان لەگەڵ حکوومەتی هەرێم و وەزارەتەکانی پەیوەندیدار هەیە بۆ پێدانی ڕاوێژ بۆ جێبەجێکردنی ئەو یاسایانەی کە بەرکارن هەروەها بۆ گوێ لێ ڕاگرتنیان خۆشبەختانە دەسەڵاتەکانی یاسادانان جێبەجێکردن دادوەری هەمانجی تەواویان لەگەڵ سندیکای پارێزەرانی کوردستان و پارێزەران هەیە بە حکومی ئەوەی بەهێزترین دەستگای یاسایی و پیشەیی لە کوردستان سندیکای پارێزەرانی کوردستانە بۆیە ڕۆژانە ئەو هەماهەنگی و ئەو هاوبەشی کارکردن و هەروەها لەوەش پەیوەندی و هەماهەنگی گرتنمان لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ڕۆژانە قونسڵخانەکان سەردانی سندیکای پارێزەرانی کوردستان دەکەن هەروەها ڕاهێنان بە پارێزەران ڕاهێنان بە خەڵکانی تر لەلایەن پارێزەرانەوە ئەنجام دەدرێت ڕۆژانە بەریەکەوتنی تەواو و هاوبەشی کارکردن لەو بارەیەوە هەیە. باشە کاک ئارام ئەم پەیوەندیە فراوانەی سندیکای پارێزران تا چەندە هۆکار بۆ ناساندنی ئەو کەیسانەی کە پەیوەندی بە دۆزی کوردستانەوە هەیە بە تایبەتر با بڵین ئەو مێنەتیانەی بەسەر گەلی کووردا هاتووە وەکو ئەنفال وەکو کیمیابارانی هەڵەبجە تا چەندە پارێزران هەوڵیانداوە لە دادگا نێودەوڵەتیەکان ئەم کەیسانە بکەینە کەیسێکی نێودەوڵەتی لەمڕۆوە چۆن کارکراوە؟ بەڵێ ئەگەر بگەڕێنەوە ڕابردوو دادگای باڵای تاوانەکانی عێراق بوو کە با بڵێن ڕژێمی ئەو کات سەرانی ڕژێمی ئەو کاتی دادگایی کرد پارێزەران ڕۆڵی کاریگەر و کارا و سەرەکیان هەبوو لە دۆسیەکانی بارزانیەکان ئەمفال کیمیابارانی هەڵەبجە کوردەفەیلیەکان کەیسەکان و دۆسیەکانی ڕاگواستن پارێزەران تیمی لە هەر کەیسێک لە هەر دۆسیەیەک تیمێکی پارێزەران هەبوو کە داکۆچیان لە مافی سکاڵاکارەکان دەکرد و بەرگریان لە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرد چ بۆ بە جینۆساید ناساندنی ئەو تاوانانە کە دواتر بەشێکی زۆری ئەو تاوانانە بە جینۆساید ناساندراکە ئەوە پارێزەران ڕۆلی کاریگەریان هەبووە. هەروەها پارێزەران لە ڕێگای وەزارەتی شەهیدان و لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چ وەکو تاکە چ وەکو سندیکای پارێزەرانی کوردستان پەیوەندی بەهێز هەیە لە ماوەی ساڵانی ڕابردوو تەنانەت 3 هەفتەیەک لەمەوبەر تیمێکی پارێزەرانی کوردستان لە دادگای نێودەوڵەتی لە دادگای تاوانی نێودەوڵەتی لە دادگای لاهای بەشدار بوون بەشداریان لە چەندین کۆنفرانس و سیمینارات کرد بۆ ئەوەی ئەو کەیسانەی کە پەیوەندیدارە بە بەدەستهێنانی مافەکانی کورد بە جینۆساید ناساندنی ئەو تاوانانەی کە حەق بە کورد کراوە ڕۆڵیان هەبێ نزیکەی کەمتر لە ساڵێک لەمەوبەر تیمێکی پارێزەران لەگەڵ وەزارەتی شەهیدان لەگەڵ ڕێکخراوێکی نێودەوڵەتی لە ئەمریکا لە ئیسپانیا کۆمەڵێک لەو تاوانانەی کە دەرحەق بە کورد ئەنجام دراوە بە جینۆساید ناساندراوە ڕۆژانە پارێزەران ئەو بەریەکەوتنانیان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەیە چ بە ڕێگای چ لە ڕێگای ئەو پارێزەرانەی کە پێشتر لە دادگای باڵای تاوانەکان هاوکار بوون و ئامادەیان هەبوو و پەیوەندیان لەگەڵ ڕێکخراوەکان هەیە چ لە ڕێگای سندیکای پارێزەران و کوردستان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ڕۆژانە بێ مانگانە بێ ساڵانە کۆنفرانسات لە هەرێمی کوردستان دەبەسترێ هەروە لە دەرەوەی وڵاتیش ڕۆلیان هەبوو ئەو ڕۆڵانش ناتوانم بڵێم ڕۆڵێکی مطلقە گشت ئەو کارانی کە پارێزەران کردویانە تەنیا ئەوان ڕۆلیان هەبووە تەمان ئەوە بە هاوکاری و هاوبەشی دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و تەنانەت سیاسەتمەدارانی هەرێمی کوردستانیش. بەڵێ کارۆنەکێکی دیکە لە پرسە هەرە گرنگ و کاریگەرەکان پرسی ئازادی ڕۆژنامەگەریە لە هەرێمی کوردستاندا ئێوەکو پارێزەران تا چەندێک توانیتانە ئازادی ڕەها بۆ ڕۆژنامەنووسان فراهەم بکەن تایبەتی لە مای ڕابردوو و بینیما چەندین ڕۆژنامەنووس لەنەوە زیندانەکاندا بۆ کاتێکی زۆر دوور و درێژ زیندانی کرابوون. بەڵێ بەبیر بینەرانی کورسات دێنمەوە نزیکەی هەفتەیەک لەمەوبەر ناوەندی کوردستان بۆ یاسای نێودەوڵەتی
سیمینارێک و وەرکشۆپێکی بۆ کۆمەڵێک لە پارێزەرانی کوردستان ئەنجامدا لەسەر هەر هەمان بابەت ئازادی ڕۆژنامەگەری ئەو یاسانەی کە بەرکارن لە هەرێمی کوردستان ئەو پێشنیار و سەرنجانەی پارێزەران بۆ زیاتر بەرەو پێشچوونی پاراستنی مافی ڕۆژنامەنووسان ئەو بابەتانی کە جەنابتان باسی دەکەین پارێزەران لە دۆسیەکانی ئەو ڕۆژنامەنووسانە بەشدارن و لە دادگاییکردنەکان بەشدارن و پارێزنامەی خۆیان پێشکەش کردووە ئەو ئازادەی ڕۆژنامە نیە ڕۆژنامەنووسیە ڕەهایی کە جەنابتان باسی دەکەن لەوانەیە سندیکای پارێزەرانی کوردستان بەتەک لایەنە نەتوانێت ئەو بابەتە فەرامکە بەشێکی ئەو کارە لە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە بەشێکی تری لە ئەستۆی ڕۆژنامەنووسان خۆیانە و بەشێکی تری لەسەر ڕێکخراوە ناوخۆی و نێودەوڵەتیەکانە کە چۆن ئەو بابەتانە زیاتر بە کۆمەلگای کوردستانی و ڕۆژنامەنووسان بناسێنن بە کۆمەلگای دنیا بناسێنن ڕۆژنامەنووسەکان لە ڕێگای پەرلەمانی کوردستانەوە دەتوانن یاساکانی ڕۆژنامەنووسی کە دوای یاسای ڕۆژنامەنووسی ماوەیەکی زۆر و ساڵانێکی زۆری بەسەردا تێپەڕیوە هەرچەندە یاساکە بەشێک لە مادەکان و بڕگەکانی با بڵێن ماف و گەرنتی تەواوی بۆ ڕۆژنامەنووسان گەرنتی کردووە بەڵام سندیکای پارێزەرانی کوردستان لە ماف و داکۆچیکردن لە ڕۆژنامەنووسان ناوەستێ لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە هەمانجی و هاوبەشیدایە لەگەڵ ڕۆژنامەنووسان لەگەڵ ئەو پارێزەرانەی کە بەرگری لەو ڕۆژنامەنووسانە دەکەن کە دادگایی دەکرێن کە کەیسیان هەیە کە دۆسییان هەیە پارێزەران بەو پەڕی ئازادیەوە بەبێەوەی کەس بتوانێت ڕێگریان لێ بکە و سندیکای پارێزەرانی کوردستانی شپاڵ پشتیانە بۆ ئەوەی کە بەرگریان لێ بکە و پارێزەرایەتی ئەو دۆسیانە بکرێ ئەوەی کە لە توانای سندیکای پارێزەرانی کوردستان دایەوە لە توانای پارێزەراندایە کە بۆ بەرگری لە مافی ڕۆژنامەنووسان و گەرنتیکردنی کارکردنی ڕۆژانەیان ئەنجامیانداوە بەڵام دیوەکەی تر و تەوەرەکەی تر و ئەوانەی کە لە ئەستۆی لایەنەکانی ترەوە پێویستە لایەنەکانی تریش با بڵێن بە ئەرچی خۆیان هەڵبستن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئارامگەردی و تێبێژی سندیکای پارێزران کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو. دووبار سپاس بۆ بەڕێستان.